ئەم شەڕە پرسێکی نیشتیمانی تەواوە جگەل لە هەوڵی داگیرکاری بۆ خاکی کوردان چ شتێکی دیکە نییە. ئەوەی جێگەی داخە ئێمە بینیمان تەنانەت ئێمە لەگەڵ سوپایەکی نیزامیشە لە شەڕانین، کۆمەڵی هێزی بێسەروبەر بەکارهێنانی دین بۆ کوشتنی بە ناحەقی خەڵک، بەکارهێنانی دین بۆ دزینی ماڵی خەڵک، بۆ ئاوارەکردنی خەڵک. لە سەرەتای شەڕەکەوە تاوەکو ئێسا لە شێخ ئەشرەفەوە لە حەلەبەوە کە دەستیان پێکرد نزیکەی 2700 کەس چارەنووسی دیار نییە. ئەمە تاوانێکی زۆر زۆر گەورەیە. چەندین خێزان لە بەردەستمانایە لە کاتی ئاوارەبوونا ژن و منداڵیان گرتووە لە ڕێگاکانی ڕەقە و کۆبانی، کوشتونیان و فڕیان داونەتە ناو ئاو و حەدیقە. ئەمە حەق لە زراعیەکان، ئەمە شەڕی دەوڵەتێکی نیزامیش نییە، ئەمە هێزێکی بێسەروبەرە. ئەمە پێمانەڵێ ئەمانە کەستیان قبول نییە، نەک ئەوەی کە پێیان وابێ ئەمە مشکیلەت لەسەر دوو شەڕ بووە لە حەلەب. هەر بۆ زانین تاوەکو ئەم ساتە هیچ شارێک یا هیچ ناوچەیەکی کوردنشین نەکەوتووەتە دەستی ئەو هێزانە. ئەوەی کە هەبووە پاشەکشەیە کراوە لەو ناوچانەی کە عەرەبی تایە یا زۆرینەیەکی عەرەبن بۆ ئەوەی بەریەکەوتنی نەتەوەی لە نێوان کورد و عەرەبا ڕوونەدات. ئەوەی کە گرنگە لێرە چەند خاڵێکە ئێمە ئاماژەی پێ بدەین، لە هەمووی گرنگتر بەردەوامبوونی ناڕەزایەتیەکانە. بەردەوامبوونی ناڕەزایەتیەکان گەرنتیەکی گەورەیە بۆ ئەوەی کە پاراستنێکی نێودەوڵەتی هەمومان پێکەوە دروستکەین بۆ ئەو جوگرافیایی کە ئێمە پێڵێن کوردستان. زۆر گرنگە.